دەرگای بەشێکی زۆر لە خوێندنگاکان لە کوردستان بە داخراوەی ماوەتەوە. یەکێتی مامۆستایان دەڵێن نەبوونی موچە و دابەژنەکردنی لە کاتی خۆیدا هۆکارێک بووە بۆ بەخستنی پرۆسەی پەروەردە و فێرکردن. دەرگای ناوەندەکانی خوێندن بە داخراوەی ماونەتەوە تام ساتە وەختە هیواداریشن ئەوڕێکی جدی لە پرۆسی پەروەردە بدرێتەوە کە وابێت بەخواستی مامۆستایان بێت و مامۆستایان جارێکی تر بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن و وانە بە خوێندکار و قوتابیان بڵێنەوە. چارەزایی ئێمەش بە ئەزمموی ئێمە خوێندکار لە ناو پۆلە فێرە بێت بە قۆناغی بنەڕەتی بە تایبەت بازنی یەکەم بەلاساییکردنەوەی مامۆستا و بەگوێگرتن لە مامۆستا فێری بابەتەکانە بێت نەک بە بیستن لە سوۆشیال میدیا خود لە بابەتی ئەلکترۆنییان ئۆن. بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوای سلێمانیش ئاماژە بەوە دەکات ئێمە پابەندین بە بڕیارەکان و پێویستە هەم مامۆستایان و هەم حکوومەتیش چارەنووسی خوێندکاران لە بەرچاو بگرن تا دووبارە دەست بە پرۆسەی خوێندن بکرێتەوە. ئەوەی لە بەرچاو لەسەر شانی ئێمەیە تاکیدکردنەوەی لە فەرمانەکانی وزارتی پەروەردەکە دەوامی ساڵی خوێندن بە شێوازی تێکەڵ ئەنجامە درێ بە هەندێک لە قوتابیان و خوێندکاران لە پۆلا دەوام دەکەن. پۆلی 12 ئامادەیەک لێ سادە دەوامین. پۆلەکانی 1 و 2 بنەڕەتیش دیارە ئەوانیش هەر بڵێن کاتی دەوامیانە، بەڵام لە ئێستادا ئێمە دەزانین کە بەیاننامەیەکی چێتی مامۆستایان قی سلێمانی چێتی مامۆستایان کاریگەری لەسەر مامۆستایان و ئەم مەسەلەی بێدادی و مەسەلەی نەبوونی موچەیە کردووەتە سەر دەوام. ئێمە ژۆکو پەروەردەکان دیارە ڕێنمایەکانی وزارتی پەروەردەمەنجارێکی کە بەڕاگەنڕێ بڵاو کردەوە کە پێویستە کات مامۆستا بەڕێزەکان مراعاتی کات بکەن و حساب بۆ بکەن کە تەلەبەت باچی تر بەڕاستی نەبێتە سوتەمەنی. ئەو داوای یەکێتی مامۆستایانی کوردستانیش دیارە داوایەکی ڕەوای مامۆستایانەی ئێمەیشە، بەڵام مەسلەی دەوام و ئەوانە ڕەنگە بڵێن پەیوەستە بە کاتەوە پەیوەستە بە تاقیکردنەوەکان و هەموو ئەو ڕێکارە تەکنیکی کە هەیە بۆیە داواکاریشین لە حکوومەت بەڕاستی داواکاریەکانی مامۆستایان جێبەجێ بکات بۆ ئەوی مامۆستا حتا ئەگەر بێتەوە بە دوامیش بە ئاسوودەیی بە حاڵەتێکی دەرونی باشەوە بتوانێت ئیستیقبالی ئەم حاڵەتی خوێندنە بکات. خوێندنگا بە ماڵی دووەمی خوێندکاران دادەنرێت، بەڵام ئێستانەبوونی موچە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بوونەتە هۆی پەخستنی پرۆسی خوێندن و پەروەردەکارانیش دەڵێن دەبێت هەمان بارودۆخی خوێندکاران لە بەرچاو بگرین. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.